ئەو ساڵە لەگەر ئەو هەنجیرەی مربایەکی باش لێ دەنێن دستانی بەس نانی گەرم و مربای دەخۆم ئەدی چییە چم هەیە خوشکم لەخوای بەتیاد زارێ ئەیڕۆ ئەبووەوە توی ئەرێ وەڵڵا وەچتەکەی دەوەرە دەوەرە قوربانت بم دەوەرە زارێ کوی باشی ئەحواڵت کووە وەزعت کووە ئەتۆ کوی ئەحواڵت ئەولۆ دیارنی چ وەڵڵی تووشی داوی خۆم هاتیمە لەو ڕۆژەی ئەمە ژلمی نایە نەخانیم بەدەست دەکەوی وەڵڵی هەزار موشکلم لۆ پێیا بووە ئەمە هاتمە ژۆرە ئەوەندە لە دەرکەیدا لە کەس نەیکردەوە ئی وای وەڵە خەریکیەوانە بم عەبوو بە قوربان بم ماڵ و منداڵ کوونە وەڵڵا ماڵ و منداڵکو بن وەڵڵی لە کرێتیاتی ڕزاینەوە ئەو لەو ڕۆژێکی دیار نیە دەسبینەوە چی بێن کچێ بکەین وەڵڵی لە خۆم بێزارم دەرێم هەنگۆ خانیەکتان هەیە خانی ئەوەتە لەو پشتەوەیە ئی وایە ئەوە بە 150,000 ناتان دایتە ئەو کابرایی ئی وایە ئەوە ماڵی وەیە بە 150,000 بەکرێ بدەن ئیچ بکەین ئەبوو وەختی خۆی بە خۆت دەزانی پیاوە کەم دایی ئەمش نامێرم خۆ قسەی بکەم ئەوجە سەعیدی مێردت کەینە لە دنیا تێگەیشتیە سەعیدی مێردت نەفامە دوو قسەی لەگە بکە ڕازی قناعدەبی ئی ڕاست دەکەی بەس بکەین وەدان بەکرێماندایە ئەوجە خوشکم دەزانی چییە چییە ئەمن برای تومەوە ئی یان وایە کو دەرێ لێو لە دانی لە پێشترا ئی وایە ئەمن دەرێم ئەتولووە سەعیدی پەم نادەی بچی ئەو کرێچەی دەرکە ئەمن دێمە خانیەکەی هەم خۆیمە و ئاگام لە خانیەکەی دەبی هەمیش بابە 150 200,000تان دەدەمێ بە قوربانت بم خۆ قسەت وایە وایە نه 200,000شم ناوێ برای خۆمی بڕۆ لە ناوی تێردانیشە حتى لایەک بەلایەک دەبیتن هەڕزامەوە لە کرێچیاتی ئەوزا گوتم چ سەرچیان لێ دەم ئەو مەوزوع عەش پێیامرێ ئی وایە وەڵڵە برام ئەگەر ئەو ڕۆکە بەکەلکردنێم کەنجی بەکەلکرد دێم وایە نه وەڵڵا کەنجی ماڵ بووی کەنجی حاڵی خۆت و ماڵی خۆت بدەستی خۆت گرت دەوڵەمەند بووی ئەو کاتی حسابەتی کرێی دەکەین ئەگەر نەبڕۆ ناوی دانیشە خانی خۆتە ئارێ وەڵڵا دەرێم ئەوجا ئەگەر ئەو هەنجیر و مەنجیرەش پێگەیشت ئەوها دووسێ لایلۆنی گەورەم لۆ دانێ غەمت نەبی مڕەباش دەکەم مڕەباشتان لۆ دەنێرم لەگە هەنجیری سەعید هەر گەورە دەکا هەر گەورە دەکا ئەد لە خوای بەزیاد بیدەیت برێ ماشەڵڵا دە باشە خوشکم ئەمن دەڕۆم دانیش ئاوەکی چایەکی لێنێم عەجەلەمە وەڵڵا ئەوە وەولادێ لەپەرم گوتم با سەرچیان لێ دەم ئەو مەوزوع عەش بڵێم بەڵکو دەی خوشکم حالەکی لۆ من کردەوە غەمت نەبی هیچ غەمت نەبی ئێستا سەعید بێتەوە لەگەری قسەی دەکەم باشە دە باشە دێ خوشکم چێشتان نییە نا وەڵەوە چی سەلامان بە لە منداڵە بەس ئەو مەوزوعی تەرتیب کە لۆ برا غەمت نەبیتن وەچی سەلامان بە وی بە قوربانت دەبم اللهم صل على سيدنا محمد برا تاقانەکەم قوربانت بم سنگۆڵە باغی ورمە زتە شەمامەی سەر سنگت ناوێرم دەستیان بەرمێ هەرمێ وای هەرمێ سنگۆڵە باغی ورمێ ئێتخوا وەرە ئێخەوەرە ئەمکان ئەگە دەکەی هەرا هۆلا دەکەی حەفلەی سەی سۆر دەرن وەڵی سعید پیاوەش خراپە باشە هەرمێ بنی هیشک و هەرۆ بوویتە تۆرە ئەو هەرمێ جوانە باشە برێ زارێت لو ئاو نەدا کچە زارێ کچە زارێ ئەزری کە لە چاودا ئەوە لە چێ کچێ دەوەرە هاتم هەر ئەو تۆ دەجدێ ئێ دەوەرە هەمزانە کو لە ناو هەناران دێتن ئەوە لە ماڵێ بووی کچێ ئەرێ وەڵە لە ماڵێ مەڵەکن ئەو بنە هەرمێمە ئەخەوەرە بزانمە لۆ هەرمێت ئاو نەدایە ئاوی دەدەم بەس ئەبووی برام هاتبوو نەدیت ئێوجا هاتبوو چییە؟ ئەیرۆ چاوم کۆرەبی هاتبوو مادی و مردی مەسەلە چی لە جێرامەوە مەکە فینگە فینگ با نەدەمە ناو برێشکە ئەو ناو برێشکەشت لێرکوانە لۆ چدانەوە بڕوا بکەس و جێت لێ باە زگت پێ بەستە زگم لۆ وەڵڵاهی قەت زگم پێ ناوە ماشەڵڵا ماشەڵڵا لەو ڕۆژی ئەتو هاتێکنم ئەمن کەیفم لەگەت چارێ ئەو کوڕی نایێ بەسە بەزە توش هەروە بڵێ برامە عەلەقە لە پێش چاوم مەیشتێنەوە دەزانی لۆ چات بوو لۆ چێ چاوی خوشکت کۆرەبیتە نابوو هەزار جاری بلی چ بووە چ بووە ئەو خانیەمان هەیە بەکرێماندایە هاتبوو گوتبوو دەیگوت ئەو کریچیەی دەرکە ئەمە خانیەکەی بەکرێ دەگرم ئەنگە بە 150تان نەدایە ئەمە 200,000تان دەدەمێ 200,000 ددا ئەرێ وەڵە 200,000 ددا ئەمیش گوتم لقمە بکەوتە کۆشی خۆمان باشترە لە بێگانەی وایە یان نا وەڵڵاهی زاری ئەمن لەبەرەوەی نییە براتە یان برانیە ئەو شتۆکانە لەکنە من ناخوا ئی وایە با خودای ئەرعانەش سبێنێ برات بێتە ناوێ بە 200 یەکەشکە لەو لا ڕابێ 250 بداتێ برات بەدەردەنێ مشکلە نییە نە بەس کە دلێتە خۆ بێگانە نییە زانێ یعنی خانیم 200 دەکا ئەرێ وەڵڵە دەیگوت زیاتریش دەکا یعنی زیاتر ناکە بەس برام دەگوت زیاتری دەکە لە مستەقبل
على مستقبل يعني ولا عاوزة دري دكم كابراي در دكم ما دام 200,000 هبي أملو بس 50,000 واي أنا دواء براي خومة ها أقاي لي دبيتن واي أنا بدي بيجاني درزين توا دواء خوم خاني من دي توا قابلت بارم بيدا بارخوم بيدا دسم درم كابرا برو دري كرة سو دري نتسو دري خدا زعم بزقري حتى دس بدا تيردم أنا عين زاد ساق دكي وابكا أدي تسيا وابكا كان جدتي الآن بس متورا وعودة عودة دم راو كلاوة كي لسرم بكم باروج لي من داتن ما شاء الله هسبي وناس شهر ما يرتي روج لي من داتن نوق رجبي سبي بانا ما أفريقيش إذا قال بيقلج لي نبتو ها باشا سدت سمسون دايدين معاوي دم دبرو إن شاء الله تسول دكان لبومان ددم برام دوستي تحالي تبارشي لي ورناقرام براما باب سمسون دكي بين معاو بدم قابلة سيا دوكا اللي مقصيو هي عندنا متوا بزانه تماشاك باشا هم كانت بزانه او مالم داك بدا سقوات دا حسان وهي خدا بتانغري او دارهم ويشبو هر علقن قما او شد دمي قما او باشا باش تخير شخوابو او ودا زاني باسان بيابوا ها تماشاك ترك الزبل ليك انا بربوا دا باشا هر فريد الزبل كودا بيو هالي لك انا بي يقول والله درت عندك ما قدنياش خرابتن اخ 50,000 اخلو تان زيادنك المدينه لك تابعا خانيش جرام ولا هم زيشي زعم تشيل ماليا دورنا دي والله ودا زان ماري بابي تنانا بريش هواش تمشاك تمشى ها هل يكون داش وشي ولا دركاده فادي لي كان تمشاك الى ان تسليك يا السلام عليكم. عليك السلام. مام سعيد بخير بيا اخو صرت والله بخير بما تشين دري بخير ناجانم بيم لو بابي من لو وصر ماغنيه زاري مام سعيد كتشي دزانم سري ماغنيه لو ديال من نظام لهم كودري ما اتدورا دورا لقر متايل ورا بزام ورا باش اتو سفي خود بس تاعي يك نزاين دري بابولير على عثمان دفري باش خير اتقما اوش نادي او داري انو مالي كافي يا كاكا اي رو اوي تي داكو اويا اگر بيك جزاني كنجين اودي خلك هذا سي بو شونيش اوش اگر مزخه وبامبا كنبي او هرنيه ما سعيد يعني اتوار دستي لو شونيش ادي لو الله مسلماني ما ادي مادام او بسلمانه تاكي شونيش دكي باش غير قما اوش لبن اوش ادي اوش وشي او بشري بيسي باوين يا بابي بابا مامني تبكم ابي بخوتا مخونوا خاني منيا انقول بخوتا بخن شلتين بس قنا او داري شو لك انا بابا كي بابا لو خوتو ردك خوي ما ببلاش دانا نشينا ما كريد دديني كريم ددني ادي او ها كري دباش كاكا مادام والله او خانيكا لبو خزمه شخو معنا دمي لبو مسولكا لا تو درمانك مام سعيد اري والله خوار مام سعيد سربرنك خواب ناس اي هاوار بو شو درمانك بتسينا شويه او مشكله خوت انا هم كان لبو مسولكا نو كره بابا وشو عالم لو خوتان برونك كبرك خيوتك مادام كريتان في زياد ناكري برون انقول علقا بنزا ستك من لبو زياد اخوها كود بيتن مام سعيد كل ما سعيد سربرتك خواب ناس بلاي باب 50,000 تسلو زياد كاين هاي لو خو باش قنا خير بيدك اتو يق خوي ناولا تسلك خوي بنا دعانا مددني او زو انت بتساوي لادني اي رو هم باري هم بس بينزي ورد اجري دعانا دلي دعانا بس تو بينزي حتى هواري هي ونيه 150 ديناري مقصد 150 دينار يعني 150 بتدسي 150 كم يا مام سعيد امجني ما انا بخوض نازاني كابراكم نيشو نكار والله بابا وزمن تشيش ما ينقو هيتان نيتان كامل ذكر شو تيشي ما شاء الله صار دوازدي ما جاتو تزعل شي ميرد لمارينيا ولو لا كارو كاسبيه تسبكين خواي نسيون اي كارو كاسبي يك نزاني هذه كان جنبي موا والله بيوارن لمالي بري او خاني تقول لك انسولك اجنا خدا عالمه وزاربي مو بزقرو فرد ما عندي زادي خوش قبولناك عليه ما والله اخوا قبولك لوق ماري خومو تو دي خو عافيس سرسر وسرتا بخير أري خوشك بقى تذكر ده ولا بومن غمت نبي او نارديتم بيا وكاي خوم نارديا استبيتو بزانم مسألة سيا بيانم قلت يا دريان بكاتن قلت محموما نجي 200,000 لبرام ورده جرام برام غمت نبي نجدي أمن لبرشي خوم ددم كتسي والله ده زعلم كتسي والله يا تو خوش كتشنيا بس براني بريتسم أمن لو ده ترسم أو ميردي تو زور صعب سنوكا ده ترسم او كريت سيكا تشتشي زياد قبل قينا بمنينه غامت نبينا اتو غني اوانت نبي اوان لا بفكري خود دربينا امن ما سيطرني ما ايه خاني خومني بناي مني او خاني لنتيد انا ايه بخوم دزانم كود دوش مو كود سيلي دكا ايد والله بزانا اون دي شي لو براي خود بكي يعني امنيا يسرا حدكم
سعيد هاتوا سعيد نزاني من ليرة ما باشا إلو تخيبيا أنا بانزاني بالي بياوكم أو هاتي هادي تبكى توا بخير بي زاري قبل أوا تو إيه والله لا دركم دا كاميرا لمالي نبو بيريجنا كلا مالي يتصد بيجو بيريجن بقول بايا بريمغو عارفينك إيه تيجو لو ديارام شرمنا بيريجنا دكا والله بليم أتو يتسوان بيريجنا أتو بري أتو كرياتيبي إيه أتو أوهاتي في خود بدأ تساوي رشك دبوكاك كلو درمان وهراويا والله حي قلت معه كانية كنا زين درو ديار صاحب خانية ما بصعد كرياتيا استدرت كرت أري والله هو درم كرياتيا قلتم والله مهانم بيقدن قلتم أو هيشكو أو هاي قلتم أو قلت شتك مع لوز زيادة كان أجنا كاكلو ما تصور كان إيه أري والله عاوزك قلت شتك مع لوز زياد كان أو باتين أبنو أجرش كورا بابا تيدا شبوه يتنبو دليم سعيد أما النهارده ما كريت يدرب كيان باري زياد بكاتن إيه كتير أو دزانم أو أنا بيان زياد ناكري كبيان زياد ناكري ناتصارن درون له خوان أجا زياد يعني كرت أو كاتي تصدقي أجا زياد يعني كرد يعني دوري سياستك أو أنا بعتي دابن دوالو براش تخوع كلمة كاولوكك ما هي لولا إيه كاولوكك كاك قيرسي بسطة شدة دين برا يا حاج سعيد أو بابيت بلم أما بخوم دسم دريان دكم بخوم دسم دكم يكشر يك عجا أو زيلان حمو خر دكم وا نية أو لا منية تيجي يشتي إيه لو إيه تسيا بادر بتسن بابرام ناوي باشتر لو أنا إيه أجا زياد يعني كرد لو برا يعني قابلة شيء عم تشيش مثلا عم لسه خوم متسبراد بي سأو بتميم ويلو بوم زياد كان يقيناك هادي سعيد أمن دتسن بلشي بتويان قلت يدو صد بلشي دكنا السياسة أمن زياد يشتي عندكم واي أنا ديان ترسينم أو باش إنزارت يان دمي إنزاري سور دلميان زياد سعيد سندي قلت دو أون دما بدني يعني شو ورنا دري إيه باش أو باشا والله أول شيء ساكا أنا يا عمتك والله هو تشبه تنابو هو تشي أو تنابو أو يا من طال داخل توبيان هاوشتي واي يعني أو زيلان أنا قاعد الشيطان كتير والله خدا دزاني أمنيها روجك دبي ألي رشيد دم شيء إيه تسبكم حاجي سعيد أمن دروم إيه دبرو أتو بيان زياد كأم نرجعوا لنا قداينا إيه قلت مجنش قلت مكلام بحق بس عيبت بيموا إيه أجا زياد يعني نكد بيبزقوا تافرد ما زادي خمت نبي استأمن دروم زياد يعني كرديان نيا كردر ياندكم وتا دبرو لحقي من ناين بروح والله الجنية وهات هبيتن خدا دزاني خير وبركة بخوي دي تماري هذه بقى بنش بسمي سلعاتها شو بكام هدي بخوم نيم أو زماني نيم سعيد بات يدو كلمة قصي كردي جنة كيديتيا زماني لالبوا عملي ما مين در كيف كوا باشا وهات هات ولد بيزاني فرمو هتسوني سلامت بي بخير أحوالك كوا أو بيش وقتش سعيد من عردبو إيه بخير بين صوت سلامت بسبازك بتستان كرت ما تسول نكرت ما تسول كاين هي والله من بيتان من نقول دبي دربتسن إيه باشا مام سعيد دري زياد كان أتوش دري تسول كان أم تسبك أم نازل زياد كردني تحاليته مالك تسول كان وخلاص وبرا زياد نيات ما ناويتن والله دبي براك مساعدة كان أم خاني لتشي بينم مساعدة كان مساعدة دكين سر تساوم بس حتى كنتي مساعدة دكين والله دوسي مانك لسر مراوس دوسي مانك برام دربي دوسي مانكان نية بروابك أمن دوسي مانك ومسي مانك نازانم بيستروج مهلت الددمي أجرنا حموشيات لديري قميدك آخر والله أم كاسب بخود دزاني بعربانة كيشي دفروش ما زال مني لخاني بقرم والله كيف خوته كاسب يخلو من كسباتي ناكي جند باب لخاني بقري ده باشا مانك مساعدة ما أمكن خواجة بيستروش مساعدة دكين مانك نية ده خواجة قوري بزاين كودا باشا وبيت عدل حتى بيستروجي بيبدأ بسيا كمين روز ديم أوش يعني حمفرد دمدري فرمودان شتاش بخو باص دكم صاركش لو خدام بتساعي ناخن سام لوتيا ده باشا بخير ده باشا زياد كان ها ما خسر دالك ورمدري بزانا دركش لروبي ود العمرت نمينه أقرا من زاري بمدبي أو أشيانة لبرقة ما يبكاتن وين عافية أول شيء ده بدي كان صدوا واستقرانا جني سعيد أفندي أنا زعم دمك دري لوم تسولك ودمك دري لوم زيادك والله يجنك أو خاني كل شيء مينا ما بوخدا خير خوش مال لنا ونديك والله كابرا دنيا عصريج أو يستقرانا ميردا كي ناردو سعيدو كي ناردو
دەیگوت ئەو باخچەیە لۆ ئاو نادەن نازانم چ پێم باشە بەجێبێلی دەیگوت دەبێ 50,000 نازانم 100,000 لۆ زیادکەن یا چۆڵی کەن باشە ژنەکە لە چێ بین وام 150,000ەکەم پێ نادرێن باشە پیاوەکە بە من ناڵێ ئەو خانی بە 150 ئێستا بچینە هەر خانێکی دیکە بەخوا داوای 300 و 400 والله ئەخەر ئەو خانیە خێر و بەرەکەتشی نییە هەتا ئێستا ئیسراعەتمان لەناو نەکردێ بەڕاستی قەیدنا ئەمە کرێمان نییە کابرا پارەمان نییە لە کوێ بدەینە 300,000 و 400,000 خانی دیکە باشای چ بکەین چارە والله ئەزای چ بکە نازانم ئابە بیرماتەوە مام هەمزە چیان مام هەمزەی شەریکی مام سەعید مام ئەو کابرا باشەکە دەیناسن ئەو سەر زەمەدانی قیتەکە ئاوەتە بۆ ناچێت لای مام هەمزە و دانیشی گلەی دڵخۆتی بۆ باسکرد بڵێ ئەو کابرا بەخۆ بەژنەوە هەر ڕۆژی یەکێکیان دێنە سەرمان دەڵێن چۆڵی کە یا کرێمان بۆ زیادکە باشە دەبی شتێکی پێ بکرێمان پێی دەکرێت دەزانی بۆ چکە ئەو دووە شەریکن مام هەمزەش ئینسانێکی ڕێکوپێکە قسەی دەڕوا لەسەر مام سەعید بەشکمەوە خوای ڕەحمێ بچێتە دڵی وازمان لێ بێنە دانیشی باشە دەچم بە تەمای خۆی زانین کو دەبی ئێستا بچم ئێستا بچۆی چی ئێدە باشە خواحافیز دەبچۆ بە خێرچی خوا ئاگادارت بێ خوایە بەشکم ڕەحمێ بچێتە دڵی دەرمان نەکات والله وبالله وتالله هەموو قەلبم ژان دەکە ماشەڵڵا عین درێ لە سەخانی بەربوویمەوە ئەرێ بە من نارێت لۆها پشتن لەو عالەمێکی دێ پشت خێرە ئەمن پشتم لە تو کردیا دیلۆ پشتت لە عالەمێ کردیە خێرە یەکچێ ئەتو مەحەدەلی خوای لۆها لچ شۆڕ دەکەی و تووڕە و تەنگاوی تووڕە و تەنگاو حەقمە حەقی خۆم نییە مەحەدەلی خوای نییە ئەتو لچەکی ڕادێخی یەکەچش پێدا دەدەی لۆ بەتانیە دیارە فەرقی چێ وەڵڵا عین بەتانیە دەبەسە بەس لەسەر حاڵ و ماڵی خۆشم قەردارم بکەوە ئەمن پێتم بۆ کرێتی دەرکەیان گوتم پارەی زیاد کە هەتێستا بزانە کرێتی دەرچووە یەکچی من چیان لێ بکەم پێم گوتینە چوویمە لەوێڕا نە زیادیان کردیا نەچوونە دەرێش دەریان کە ئەشیایان باوێ دەرێ و خەڵاس و بڕەوە چیاوە عالەمەی ئەدی برام بۆ بکەویت ڕۆژەم دێوارە برام دێت سگم پێدەستی وەختەمای ببرم لە خەمەتاوە کەچێ سندانێ گران کچێ ئەمن خۆ قابلە ناچم بزگوڕەکەی فرێدەمە ئەمن ئیهانەم کردم گوتم بڕۆنە دەرێ باش ئەمن نوۆشی نەسنە دەرێت چیان لێ بکەم ئەی هاوە مەولودی پێغەمبەریان کلیلەکە هیناوی تۆوە یان پارەکەیان زیاد کردبی زارێ چێوە مام هەمزەیە دەفەرمێ یا الله سلام عليكم ماشي حال سعيد والله وتمام دانشن يا خو بخير بمام همزة قال بخير بن سر تساوم سعيد كوي والله بتمام خويا باش دبي ان شاء الله وضعك كوا والله بتمام خويا اوا در مام همزة كو لقاو زلام رتان غرت كرديا والله اوا كريتشكي تونيا دي بري ولا كاكا دبنا كل كمام دوا كل ده لكوي قر خواف كل لكوي قر واتكرمنا ام لقري هاتي ما يعني كل كاينين هاتودي نا دنا كريه كي زاد كرديا اوا هاتي ما او بياشي فقيره كاسبيشا كابراشي زور بدينا لو خو مشارنينا مام همزة نا خو نقول يا هاري بس امنو تو برادر يقدين وشريشي يقدينا ايه عزمنا او دوسه ما جاي مساعده يبكي دينا كاتا زيش كذا بنتوا والله امام همزة ما دامتوها خير كري باش راستا مشريشي شنو برادر يشين ادعتو او سي سال مانجي عتو 50,000 كم لبو زياد كا مام همزة والله هو تكليفيني او النديو بدي 5 خدا زين قسكتش بلاش بريها التكليف شملتنا اللي قري والله لي الشر مزار كنا مزانيه بقى مرصدر الو باشي سه برايستوا كره خير بري برايستا العندم سبوه كاكا امن خانيم دوي نكري زياد دكم خانيك ديستا دمو كره شقم لو درت الشقا او ددنا كريتيان او شقا باشانا امن درم نايتو الحمد لله الحمد لله ام الناس عم او شقوكم وقوكا تسبو با برسقي ماشي بري ندري مزاري والله بياوكم دا بري بيا برا كتبا بيتنا وقاني بدو صدقك ودروا هادي دنجي دولة لدورو خوش حاجي سعيد لو قاتي ناري اي شخوانا خواص الشقي لو درتوا دوني تكليتش يا خير كردناوي براشني تيدايا حي ما خوا سعيد بهم خور وش قيلو درتو اوزا عنقول سعيد خان هل دريان كان لخانيان باشا والله زور كيف بهات كشقلو او كريشان درتو بس امن داوا كاريكم هيا
کە سعنیان هەندێک بینە خوارەوەبی خەڵشکە دەبی لە ماڵێ بیکەن دڵا کچێ دڵا دڵا دڵخواز دەوەرە دەرێ دەوەرە کچێ دەوەرە دەرێ دەوەرە ماڵت خەرانە بیکەن ئەوە منم وەرە بەخێر هاتی خۆش سەلامەت کوی باشی بەخێر لەفەرم باچی نەژورۆ ناوڵە ئاوەدام بیوەرە من هەر لە ژۆری خارمدایە گوتمان دەکرێ دەرێ دانیشی دانیشینە دەرێ ئەرێ وەڵی چییە فەرمو دانیشین بە دەباشە وڵا پیرەمێردەکەش لە ماڵ نیە فرسەتە با تایە دانیشین ئەدی چییە لەو لە پیرەمێردی دەترسی ئەرێ وەڵا کچی لێ مەترسێوە چی من ئازابە وەڵا من لێ ترسم لە سبەینەوە تێوانێ دەستە ئیشێت سوانێت تو لە دەرێ یان نەدەرێنی وەڵا دەزانێ ئەولاتریش دوای بین لە پێش دەکە دانیشین چی بکەین قسەشمان دێتە سەر و قسەش بە خەڵکی دەڵێن تاقەتی بوختیانکاریمان نییە سلام ميت أحد يسكت علي والله هون ده بيسي مرتاح أو زبري أتمنى هل برادرتي أتو برلاي دكي أو زلامة ديجتها وي أو ها كاكا باتشي بينيا أتو بري أو ها بيسفاي هذه زليخان باشا أورو لا بيش دركينيا معدلي خوي لا بيش دركي تمشي باش نبالغ خلشنا ما شاء الله اشتكينا شيرنا جن لا بيش دكي دادني شي وش التعليق إلى خرشي داو بحثي خرشي دكاو بزاني مراقبة خرج دكات شيء ميواني دي شيء دروا شيء دتي شيء يعني أوسيوا أو أخلاق فير بنا باجني خوم قوتي تمسرد لدركي بين يدري لقجنيت كداني شي لكوراني باسي خلشي بكي وايل حالة آخر روش لك دم إذا بيقولني لو تسد والله جنيه من يا سري ببرهوت ودي كنا ناوني لدركي عوشنا تدري دبر بابرن هكا خاتون جيل دنگ ما دبي ديت تدري برو بابر إيه أزاو برادر بيوا سفر دوت براز خوشكم ئەگەی لە دەرەی نەبی ئەخباراتی نازانی هەر لە ژۆرە دەمری چ دەکەی شیوی لێ دەنەی وەنیە چاوەڕێ میرد دەکەی میردت بێتەوە بەس بێ دەرێ ئەخباری دنیای دەزانی چ بکە خوشکم ئەخباری چ بزانین دەبێت چ بزانین سلێمانی ئەخباری سلێمانی سەد دەزانی مەوزوع چ بووە جیهان سلێمانی خۆمان بیغلی ئەدی چیەتی ئەدی ئەوی ڕۆژێ لەناو محکەمەی لەگەڵ ژنی یەک شەڕ و ئاژاوە دنیا هەستایە ئای ڕۆلۆ ئەدی ژنی خۆی تەلاق بدا ئەدی باش چەند منداڵی دەوێ ژنی تەلاق بداتن لۆ وەڵی نازانم ئەوە پیاوەکەم عەبوو گوتی ڕۆژێ لە محکەمەی بووم هەریتم دنیا هەستایە چوومە پێش دەبینم جیرانی خۆمان عەبوو دەڵێت جیرانی خۆمان بوو بیغلی بووە ئەو جێ دەڵێتن ژنی عەلە سەز تەلاق دەدا ئەدی نەتزانیە بۆ تەلاقێدا بۆ وەڵە دەڵێن عەلە سەز نازانم لە سەربانێ مۆبایلی لە دەستگرتیە ئۆ فەقیرە بە قسەی خەڵکی سەمعەت سۆت ئەو جیرانەمان هەیە ئەوە قەدریۆک ئەو ڕۆژە هاتبوو نازانم هذا پێش دەرکە دانش باسی ئەوەیە کرد چیژی مام هەمزەی دەیگوت ئاوە چیژە گەورەکەی تازە مێردی کردو فەقیرە دەیگوت ئەویش تۆرا بە تەمای تەلاقدانە خوشکم ئەدی فەرهاد سەرسپی ئەو چیتی فەرهادی خۆمان ئەو چیتی ژنەکەی خۆی تەلاقدایە بلێ لۆ لەسەر چێ ژنی خۆی تەلاقدا میوانی هاتی عەلە سەز گوتی شیوی لێنێ قڕ بەسەری شەستایە تەماتەڕوونی لێنایە ئەویش گوتی کۆتو لە بۆ میوانە تەماتەڕوونی لێ دەنێ تەلاقی دایە ئەوە ئاهی ژنی یەکەمیتی دەگەی پاشەوی چار ژنی نەهینا هەر چاری مردن عەلێک بەسەڵ وەرە وەرە بە قوربانە دەم کۆی خۆش باشە حواڵت وەرە بە من بلێ ئەتۆ چت کرد لەگەر ئەو تیتک بەڕشکەی تیتک بەڕش کێیە دەست جیرانەکەت چوازمی نایجارێ چاکت کرد واز لێ هینە دەبینی وازی لێ هینایە بۆ واز لێنە چنە بەسە مشکلەشی کچکە بۆ عالی گەورە کرد چاکت کرد بڕۆ تەلاقی بدا وایان نا زۆر تەلاقی دەدێ خۆژن لە دنیای قەحەت نەبووە سەد ژن لە بتوو مەمنونە تەلاقی دا خوشکم کورە دڕت دێ تەلاقی دانەوە دەڕم چیشتانە تەلاقی مەدە باشەکەی تەلاقی دە لێگەڕی ژنی وا ئستاهلە ژنی ئەوهانیە یەک مناقەشەی کرد لەگەر میردی یەکسەر تەلاق و خەلاص هەوهایە ئەوها باش لە خوشکم ئەتو لە دنیای قەت نازانی سيد الخواص كتشدا ورا خواري كتشي اي والله وبالله وتلعن ياك نزاني دريها وكان يتزكي ياك اوردي عسكري شوشتيا كتشدا ورا خواري دل خواص سيد الخواص باري كتشدا ورا خواري كتشي له هذا ده سوبل الصاده كتشي دور زل كتشي ده شويه ياك عفتك بيدتي ورا داي هات كتشدا ورا كتشي والله لا تسيا كابرة قال استقرت ديت الصرمات صدق هذه أتمار خرانة بي أتلوها دست الصاد
جركم هالخص توزع وصل بعلم رامالي تصدق كتي آخر أتو أون دتركو كيدا شوي لو أون دت بي حنيا إيش الصادة دس الصادة والله إيوة الدنيا ربي بيدي بس بدو دقي حمي جماري دكا نا ليه رازيني يعني نا ستة والله ليلة ودي أتربود بكم رازني ما بس أخو بداخ وش بس تكوت ولا من باش تدياره كتي لو أتوشتي وهابا بيتشو بنا دروز دكاي هاي مارد يا أخوة نازانشك بيرين نيمين خاطر سنبيرين توربي أنا سعيد ودا دست الدكة دا بدو تسيزا عيقا سيا دي خير هم كان دا زانم دري بمبا ماري داكم ما رد لا شي تسي نولا هذه سي دبري ده هي تيف لي كتي بقرآن ديري لا دوازي بكلام إخوي ديري بزات إخوي ديري لا تو هم السيان ده مخوا هم ما كان أتوشتي فيري تشتي لدري بشري دكاي مرق علي سعيد دبري دي بزعم تدبي أخذ توزة شي لدوايا كتي تشتي هي إما لا هي هي موضوع أكل إيه دبري دي تبوا موضوعيتيا تهيتي كتب قرآن ديري بفخري عالم نيري اللي تتو أزايتي برسونا قصة هم كان هرناسي أتوشتك إلا بالسريع بري أو زراس تدرس برونا موضوعي بري دي بري تورا نادي تورنا بنبا أولاش لي بقول ما بيهرني بري بري دي نعم بري وشوي بصلا مهيلي توا قاعد تسمع هم كان اللي بصيخ سنكنري ندرس صوت بدا بري يلا دوس هسه شي الله نور إيه دو سعيد إيه الله ينقوايا مام سليمان هي سليمانة بيغلي إيه الله ينقوايا أوير رجل محكمة بوتشوز نكي طلاقة وبراسة أو تشوي بوديا أو بيستم أتقول شيء زاني كو زاني بس بيمبري أو موضوع كو جيشتو محكمة لشي سليمان لشي أتقول شيء والله وينكم إيه ويانقول نيا أتقول فرانكز ويقولي كل هاد أوج ناس تيجي تريشة وتيان تشيجي أوام مام همزة هي ما همزة إيه أو سر أوكا إيه أو وتيان تازة أو تشيجي قولك كيف ميرنا دا إيه رويس بيبي رويش بيتي قرب السلامة طلاقة لي أتو بيمبري أمان أو إخبارانا نويلة تدبينم نروي شوا دسمعونا مالهم استديموا هاكان أو إخبارانا هم نويا أتو بيم دري شي بتو دري أو موضوعانا أتو كودزاني بيستم بياكتو هاكان نيدي دردي تشيجي ما همزة دمي سيبردن لدز دنيا أذكر الدنيا بس بريدي رواس تبع مش نبنا بس الدنيا اشتخوا شيء سرزاري عالم طلاقي تيواز بينا سيبرد نحلتي ليبي أو هي جني أبو منيت هموش تكي أو قرك دزاني لو سري قرك تا أو سري قرك هموش تك دزاني باشا لو منيت جني عبوي موتي كارلويا باشا بس بيم بزي أخب يعني أوجن لو دكالو سنزارم بيقولي كتير نتيا بيش دكاي كتير خسروتي مينوا أتو تشيش لو خسرو منيت كان هموش تك دزاني هموش تكي قرك دزاني لو سر قرك تا أو سر قرك يا ربي روي راش بيتين وتش دسي لبيش راوس سليمان اوبر دبرو نارم او كره اوبر دي بدي نارم تبون حمش داخلك ما الخراب كره بيدي اوبر دي ليك نارم كره فوتا يا اخي لا كره بيدي به كره اوبر دي راوس اللي ما قرب يعني كم كيف كاش كم دواس بينا لا لا كره دي كاكا ها ورينا كاكا اوبر دي بخو إيه كاكا تلو تداخلك ما الخراب كره الراوس كره تبرع راس كاكا ها كره 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 خوتي وردك عمي كم مسلك ايوه الرجل هرات ام لا محكمه بتما بجنك اخو تراغدي شتي بتما بجنك اخو تراغدات المحكمه هراي شي بو سقسعي بخوينا دناس او كيف تقول كره عالم هم ودن عالم شي قلت اذا زبري كيف كراني حمود دنگ وانيا شيل كوراني بازكا كره والله هم عالم زالو بيت شرما ابري بيم شنو كيف تقول اتلقى شنو خونا حيوا بس ها قال بك عيبه والله دارو برد زاني هم تلا محكمه يا دا انغو يك شير وهرات بد انغ جني تراغدا ما ندري كيف تقول والله كما كيش ديست ورا الجني عبوي لكن دل خوازي جن مو يقوتبو جيني شي جني عبوي لكن دل خوازي جن مو يقوتبو جيني عبوه اه يعني من جيني تو جيني عبوه هي شو كان يعني بس لكوراني بس يخرك كان بس خرجت هم
بدي بديتو بدوري السلام عليكم. عليكم السلام. ورا والله لو برجيم لو قارة بقوتم لسان بس مدامة يا عبو أتولي كين در جوت لي على زمان خزاني خم ترى قدم كين در جيم لي بوا والله خلقك مو بازدك كي خلقك بازدك والله قرك هل همو بازدك كنا بابا هم خرج بازدك لو خزاني كبرى دك كاك خزاني عبو لك أنا خزاني عبو بابي قلت خزاني تولي كين در خبري بو والله بس ما نستطيع خوم ابن يروجو باسم كل ماري اي روجو لمحكمه ينبوين أمن لمحكمة بتشي ما نهبو لمحكمة عبو ايه خزانك شكايتي نكردبو على اساس مشكله كان هبو كل بس عاي اول دهات مو مالي باسم قلت او فقير خراب لي قوما يا خراب لي خزاني تو حمو كندي تيغاني حمو كوراني تيغاني عيب ناكي ولا دور دين السبيع خزاني من قيدنا بقصي لك عندك بس مستحيل صغي زور قيمه دو تشي دري مالا سعيد ولا تصير خزاني عمش زاني تموت عالم أتو نبقو خزاني عبو بخزاني قلت بخزانم انتو تاكيدي سعيد خزاني لكن خزاني مقود بي او عبو ميردم لا محكمه سليماني ديتي يكهر هوريا بوجني تراغد ده وانيا والله يا زلمه انت زاين سعيد حاكد اسمه مالي تازه بتمام مسك دامي بكم بس تازه سرود المجيله اسمه مالي بزام او موضوع ويا عندنا والله وش انا خزاني من شي زاني خزاني من قوتي ولا لا خزاني عبو مزاني عبوز لمحكمه لقى سليماني بوش هرايم بو زانيت يا امن زو مو تيك خو حافظ زاد كل ده هرب دبرو بردك القوبات راوست أول خودي فيرا مكة راوست خار راوست أدور تماشى ده كبيرة اديناي بزام دوري عند بيوا فيرا مكة دانيوا أبوي اللهم صل على سيدنا محمد. يا حسن يا خوز يا خوز يا تستاهل يا حسرت سيرتو بزماني شو طايق قصتهم كله شو يبرجني سعيدة تقول تنقل يا ستة من الأخرين حمد أستاذ مخطبة يا تنقل من سيماني كجيبان خو كبر نكدو كلمة قسم بيقول كله شو يبرجني ورقو حمد نقل يا جبل يا مقول وسجلي سعيدي وهادية بس سعيدي قوت يا سعيد دنا ومزي سكياوان الله كرامك النشلان راسه بس سيماني قوت لو خوي أنا تجني سعيد حتى كنا بنيتيا تسمعنا وتاريخيا وخاصة يا بنيتيا كيف نقول يا ولد سيماني نسينا كيف نقول يا بيت الثاني قربت يا باربي والله يستدت حياي دليت ابو مسالم لو خص علي كرديا والله بصري سعيدي كاكا هندم ليدا حوندم ليدانيا كافر لبوي بسلمان ابو ايه كاكا تدري ولا لا يسكني بقرا ايه امكان ياتوا ليدا كره وها ليدان سعيد فقيرينيا صندوق قرآن ده اخوات يقول امن جني سعيدي اگر بمان بينم عندي قوم نقوت يا امش دنقو شباب جني سعيدي مستحيل قابل قصق ونبي بميردي خوي وبلي والله يا عبو امن دزانيتي او تسنساره اوجنا لكنا منا خدا دزاني حتى استدروم لي نديتيا يعني سري ببري درويناكا ما شاء الله لحمش تشي خرابي لدروكني ابدا واسلا يعني دروزنا كيمنا دروزنا كيمنا والله صدر صد ويقوتي اغنا كاكا جني من او موضوع اللي شي دزاني ارجني من لقرد ولا المحكمه باشا سعيد امن كوب زانم او موضوع ويا ون يجني من انكار لك اجني تدلي ويا امن كم يستا والله اتو بجيم دكي ولا تعقي كوا اتو بريجني خود بريك امن دروم حتى هوارنا مو ورا بيكو خومان لك ميني دن الليان بزانا جنيتو ديتك جني من قسو قسروشي دكا ناكا اگر هات او ديار جنيتو ويقوتيو بدرو دري ومنو قوتيا
ئەگەریش نەهات معناوەیە درۆست نەکەژنی تووە دیارە ژنێ من هەلو گۆڕی دروستی کردە بەس کاکە خۆ سلێمانش وەیە چویتە وێندەرێ ژنی ویستی و نازان محکەم و محکەمە کاری کردیا باشە تەمادەم وەیە وزە من وەچە ڕۆچمەوە مارێ دەرێم سبەینێت دەچم ئیشێکمانێ گرتیتمان هەتا ئێوارە نایمەوە ئەو جە تو عەز دەکەی لێرە ئەو دارێ بدەمە تو بڕۆ پێی برێ بڕۆ پێی برێ بڕۆ پێی برێ برێ نامەوە دەرێم سایی دوایە پاتە سفەی فەشیش لێ نەدەین بەرێ وەڵا بەس نەچی بەتەنێ بچی ئاستی خۆ لێ ڕاگە بێەوە برێ وەڵا ژنێ من نەچوو ئەمە دەمێ ئەمیش ببینم ئەتوش لەگەرم بە هەتا ببێ شایە لەسە وەزاکەی باشە باش وەڵی وابی ینی ئەو ژنە حیان ناموسی بردیمە ڕاست بەشی هەبوو باشە باش ئەتوش ژنە دوای وەی گۆتێ وەی نەگۆتا لۆ ڕێن لێ تێکچوو لۆ لای ماریمە دەچی وەرە بڕۆ لەولایە لە بەماری خۆتان برێ کورە وەڵی لە من قەوما وەڵا دەتەوێت بچی بەژنێم برێ کورە سعید ئەمن مشکلەم هەیە دەتسێمە مەوزوعەوە بیژنی من ڕاست ڕوڕەشم کە وەڵاهی ئەو جە بزانین چیهانیان وەی گۆتیا ئەو ماڕوو ڕەش دەوی خوشکم ئەرێ خوشکەمەوە تۆ چتاو هەموو گلەی کاریت لە چێت چ بووە خۆ کەفرم نەکرد قسەکەم کرد ئەتو لۆ چووگە پیاوەکەت گوت چێهان قسە ئەو قسەیەوەی گوتم سلێمان عەلەسەر ژنی خۆی تەلاق دەدا ئەتو شەستای بە میردی خۆت گرتیە میردی شەستای ناو زەڵامان باسی کردیا ئەبۆ چی لێ کردم هەندی لێ منیدا هەموو قەلبمی شکان ئۆ فەقیرە بەخوا منیش سەعید نەمزانی لەسەر ڕووی خۆم دانشتم قسەم لەگەڵ یاکرد منی حەسر کردبوو خوشکم لە بینی قاردرمە دەیگوت ئێستا سێبەردەکەت بۆ دەست دەدەم ئەی خوشکم نەتگوت بانە هەندێک قسایە بینی خۆمانە بینی خوشکاتیە تو لۆ باز دەکەی وڵات خەرانە خوشکم قایناکە بینی خۆمانە خوشکاتیە وەڵام لە مێردی خۆم قسە ناشارمەوە بەخوا من تاقەتی مەشاکل و سێبەردم نییە بمداتێ ئەو تەتی ئەگە زمانت بگری زمان بەڵای سەرە زمانت بگری مێدە تووسوان ئێمە دانیشتنی لێرێت چ دەڵێن چناڵی قەیدیناکە ئەو لەسەر ڕووی خۆم قسەکەم کرد چوزانت قوڕەکرێتە سەرم گوتم ئەگەر ژنێ من خوا نەخواستە دروی بکاتن بەو بۆڕێنیە بەو کچێکوی نەترسم ئەی مێردم نییە قەیناکەمە دانیشتە چ دەڵێن واز لەوەی بینە یعنی ئێستا تۆ لە مێردە ناترسین ئەمن دەترسێن بەس واز لەوەی بینە بلێ مامەس چی لێ هاتیە مامەسێتی مامەز عەلەسەر دەڵێن دەستیان خوشکم ناو ماڵی فرۆشتی کەچاوە چ دەکەی لێرە ئەوەش دەکەی لێرە خۆ لە بۆ ڕۆن و ئاشکرا بۆ ژنێت و قسەی لەکە ژنێ من دەکات ئەمن ئەو بۆڕێ نابوو گوتم ئەگەر ژنێ من قسەی بکاتن ئەوەی بەدرەوە گوتوی بەو بۆڕێ هەموو قەلبی دەشێنم بەس سابوو نەبووی ئەوەی بکە ئەوەی مەخسەلی سۆن دەکەم کە دە چار قات دوو قات بەکەم بە سەردانی بکەم گوتیان نەخۆشە بڵێت چ دەکەی ئەوە لە پێ دەرکەی خەرجی دادەنیشی ئەمە بەس گوتیان نەخۆش هاتیمە سەردانی بکەم سەر کەستورە تو سەرم ناکەی دێ ژنێ منش خراپ دەکەی وەرە بەم برێ تو لۆن دەدەی ئەخلاقی ژنی عالەمێ تێک دەدەی لە پێ دەرکەی دادەنیشی باسی وی دەکەی ئەمە چی شمێکا باسی چێم کردیە براژن مەوزوعی ژنی بیغلی ئەوە بە توی نەگوت بوو ئێستا پێشتری بیغلی باسی لەگەڵ بوو مام هەمزە و یەخی شێروانەکەشی کرد گوتیش نەکە تەلاق دەستی تۆ نادەم لۆ بە تەمای بێوەش لە خوشکەکەت بیدەیە عیبە کچێ بەس ئەوەندە لە پێش دەکەی دامنیشێن کچێ ئاخر ئەویشەی ئەنگۆ دەیکەن فت نەی لە دووە فت تاکە والله کاکە جێم لێ و دایانگۆ من دار نەساغ بوو ئەرێ وەڵڵا هەر نەساغن کاکە کەتیمە من قاعری ێسم کە کاکە مەعەدەلی خوای نەساغن مەعەدەلی خوای والله کاکە منش لۆیان جێڕام و بەس وەڵڵای پێم نەکرا بێمەکردن بەس دایانگۆ على ساز نەفەسی تەنگ دەبیتن والله ئێوە برادەرێکم نەفەسی زۆر تەنگ دەبی برادەرشمێ گوتی کاکە نەفەسی تەنگ و زوو بی بە بندارمێوی ڕایگرا نەفەسی دێتەوە يعني أكسجين هي على أساس كرة والحاصل نيا حوكا معدلي خويا من لدو أنا خوشين والله أوجدت بو خو بخوي بوي باشا أتو دارمي وتيا لماري
او زورش مرق بسيره لو يعني معدن ميوي دتيني هذا والله انا من دا رتبو تانينا اي باشا بو نايبه تسربح الخوال انا ويدلي يستغلط بي ونفسي تنبي تسربح لي از براجل كام بحر مان هذي سفريه شي خارجي بي بقى قيتك كتنيتي خارج بارد ارو دبري او تي اري شيجن تي كدوا والله تايكوا دلم حفارك فروش اري والله فروشتت اري والله دو سي زاران بدبيان ايش من دا دوله عادي مغادر حيروت سبيبي داچی داکم او شننيا بري والله هوا ما شاء الله قول ابوا جاعير اري والله ابي روجي اوندوك ولا بيرتا چیشتانی بابا تشيج نيا تشيج وتشي اويا قفاك بخوي قوره دبي اري بخوا ابي روجي مساعد ما بيرتا بيكابي بقى وبقدا قراي كنا قلت ما هوش لا باش بيكابي ود نقود بقى الحارس ما فهم كلبوها ما شاء الله اللي بكاك عبو كز وكو كورنيا كز زو دا تبالا زو قورا اري والله اوزا زا اودامنا وابو كربراي خوم اوزا بوشي جبلت ثم بيراتوا سي كوري اوي كثير لا ستان ايه كاكا وكتاكي ديار مرق الى ما اوي اموزاي خوي داير ايوه دبي بمدني ونادني وكره ديت داخوازي نايدني تشيجه اتو هستي بتي لبنزين خانه دبك بنزيني محسن بكري ايه قلت له مولدم ايه والله هنا راس شو تجور الحمام راس هم بخود دا راس يكلش قاطع يدخل دا قربي كده حتى زي فرق يدرسوا دركش ابي اي هوارم هش يعني خوش خوش بعقلين يا كاكا بوتي كان ناد دينوي دا دينوي ايش قلت كاكا من حظك ام بيت بقى مو زي خمكم انا حرمت خو بعقلين يا باشا اشتشوا اي باشا تشجا هاي خدا غضب اللي بقري دا تقيم دمغو يان ميردينا كم يان بفرانكس دكم والله والله قالت ازيت يا نابو اي هوارم يا هش ابو همو قلبي شو زي داري بزور يعني دابو والله دنا عبو امن ما دام او كابرا او هايكل او كارساتي اللي كتوا او واحد بيعمل لسدستي تو تجيوخم دم برازا خو تجيوخم دم برازا خو ما سعيد لو بزوري ميدا كاكا بزوري دبت مشكله بزوري تكاكا امش توشي او مشكله لما قنيدني والله شكرت خوات لو اري والله من تيجي خوم دانا بكره براي خوم كتي عدت يا اري والله بكره براي خوم دانا والله براو مراني امن اصلا زارش كلغا ماري خزور حتى يكرنا ابن لا والله من لقر ماري داك تيكل دم والله شي من ميد اويناك بكره برايتو لا والله بدستوها بدستوها حتى امن ما بم اتو هيس اللي رزنيا اي وايا لا والله ايوه والله بس صاحبي او تسفيق ناس صاحبي يسكني سعيد سبتو سلامت بيه درم ايشاكي باخري حال كان امش او درمتي شدنيا والله امن بعقلي حال كان بس امنيا دبي لقرم بي دس ما كس سدوي برا ايه لا بيشت ولا صدسي تو عم تشجي خميد دبي حرب زوري حرب بزوري تشجي كوري زاعره وتشجي مزاعره امن هذا دم خشينا ولا دم كربلا والله نادي كربلات ها غردني والله اديكو كابرا مار الروفي او هاكل او قزيال قوم امن ديدمي اموش الروفينا يقول لك امباسي ويدك تبغى اخرج لي قازانسكي خوناري موتشي والله اتو ما دام روف او هازر لي كدي امن نابي او زر لكم الا تشجي خم دبي ادي اگر ميدي بينك ميد بدستوي ديارا لا بدستو ده تو شيشي من زويكو شيشي روف خوي بستني ونيا خدا زاني كلا خنزر دبانه كيدن من رسملي دادن برين ناكم دي كوشو يعني لخوص طانداك خاب ترى كاك عبور دي لغر بدسك ماري صديق دي لغر بس غلط سعيد ما خداي غلط مردني اتو اقصد كنت امن سو اقرب سكت تواوا يكون اخو او منكد رحمه لمريم حقش لي قازانسكي ديالا شي كربرا امرا ياخذني نوبنا يا امن ده كربرا ياخذ اذا تو ازاي تشيجي من بدل كربرا ياخذ يقدر قبزان او مالا تعداد نشم يانا او بيمكتي كتي دادنشي دانانشي سيده كدوازده بياز قربان دولنا دو جنان هذا استبرو بيشم ولا برتو زماني وادرش لي انا تقول نبا دوسي بيلا قمله براسو بدا باخذ ثاني واحد اي وايا او قلي شد بيك دقه بديار الدانا نشم او شي جاب زور بميردي كرة بزاني لو خود كل قوم زمان بزماني ستايخ وكفر منكر قسكم كتقول مالي ما مرود مشكلة شو على قوما كان راسي انا عقدي ولا تقولي بزار او بعقلي والله يسدو بركاك اول كاك ابو هاتك لما ايه قصتش كيد امرات تاخر بركاك او زمان دلم حتى بخو ماي ما بعد زي بزيكم اتو زاني املو ساعتي ما نا والله كاكا بس تو برا قورني ساري من داري شم ببريا من هالرا وسطايما او زعما ما دام براينا حتى عن هز مشكله ما نخوة زيادة كاكا در ما ليك عززنا بوا الحمد لله اما تشجكم زاعير بوا ايه
ئەمن حەزم لێ بدەمە بە کرۆکەی برازە. والله کاکە ئەو جەوە گەورە دەبینەمە پێ باشە چیژەکە هەر چیژی خۆمە کوڕی میشە کوڕی تۆ فەرقیەیە ئەمە یەک نینە برای نینە والله ئەو من لێ حەز دەکەم بیت بەس کاکە دەکرێت پرسەچ پێ بکەم ئەو تۆ پێی بێ بەکرد کوڕمە دەنگنێ بە تەمای خۆی کاکە دەرێم ئەوە برازایەکەتە ئەرێ والله ئەو برازایەکەمە ئەتخوا لۆ من مەرێ لۆ خوای بێ شتۆ گەنجە کوڕشتۆ گەنجی چ و ئاوی چ ماخرە ئەوە دەرەی مانگە کەرجویتی دوایش بەلوش کام فڕێدایە ڕەحمە والله کاکە ئەو جەت لۆ هایلی دەکە والله کەرجووی بووی نەجووبی هەر برازامە کاکە تۆشای سەرژێراشکە دەرێ لەناو بوقچەی قەت کرایەوە ئەو جە مەسەلە چ کوردەیە دەرێ پارو لە دەوی ئەگە بەر بیت تۆ بکەوتە کۆشی قازان سێبا والله شنە لەوە خەسارە ساعت کاکە ئەوە بۆ چ دەرێ والله ئەوە دەرێ ئەو برازاتە دەرێم دەرێ ماشەڵڵا لێبی گەنجە چقی لەخوای بەزیادی وجە کاکە بەخۆ شارەزای وچی ئەولادی خۆتە شارەزای چەند کاسبە من دەزانم نێژە چی ناچی هەموو نێژەکانی بە جەماعەتە لەخوای بەزیادی ئەو جاگە چاک و خراپی میمەوەی برازای خۆ هەر کوڕی خۆت حسابە ئەو زماناوەیە لێ شاتیمە دەمەوێت لۆ خۆتان خڕکەنەوە مامەستا شتێ بگەین و هەندێک تیکلۆپیت لەمان لە بۆ حازرکەن و بەشکم لیمارە دەکەن واللهی کاکە ئەمە زۆر مەمنون حەتشی بێ ئەمە حازرین دەست لە دانێ بەسەر ئەو چاوەی نا بارتان قورس ناکەن ئەمن هەدیەم کردە بەس عاد و تۆکان واللهی بە خۆت برا گەورەی چیژی خۆتەوە کوڕ شەر کوڕی خۆتە ئەو زەمە دەڕۆیت ئەنگۆش زوو بە خۆ کاکە لێرە بن نیورانە لێرە ناوەڵا دەڕۆ لە پارەنانەکمان لەگەڵ خۆت خواردن نەچینەوە بەڵێ والله با بڕۆینەوە من لەوانەیە ئەو شەوە لە خەفەتان هەنن و لە با بڕۆین مامە نیورانی لێبە ناوەڵا دەڕۆ کوڕ هەستە دەستی مام گاچکە کوڕم دێ دەستی مام گاچکە دادی لەو چیە ئەوە لەسەر دەستی عەبۆش من وحدم پێدا بوو گەلە مەمنون کاکە وا لە برایەتەوە خێز کەم نەکەم کاک عەبۆ بەخێر بێ ئاوەدان بی بەخێر بێ سەر چاوە یاخۆ بەخێر بێن سەر چاوە کاکە گیان زۆرم پێ خۆش بوو هاتن دەبڵێ بۆ ئەو جارە وەکو جارەکانی دیکە نییە ئەگەر نەش هاتنایە بەخۆم خەبەرم لە دوو دەناردن دەزانی بۆ ئەوە سەعید ئەفەندی بەتەمایە شنەی کچم بداتە برازای خۆی کوی لێبێتن ئەتوسە لە مێژە قەولت بە مندا ئەم کچی خۆم دەدەمە برازای خۆم ئێستا کە دوو ئۆی لەشکە دامەزراندێ لەگە سەعیدی کوی لێبێتن ئێوە برام ڕاستەکەی بەڵام من دەسەڵاتم نییە جاران من دەسەڵاتم هەبوو ئێستا کابرا وەڵا زمانی ئەوەندە درێژە بەسەرم نازانم ئەتو دەرگۆ ئەم سەیتەرە مەسە سەعیدی و سەعیداوکەیە لە پەنجەم و نازانم شێرەکە لێ دەنا ڕوێکە لێ بەرەداوە کوی دەیتن بەخوا برام وا بوو هەتا دوونێ ئەو عەبۆیە عەبۆ و کابراکەی عەبۆ چێ دەڕەشی ئەو دیم جیرانمانە هات لێرە دانێژوتی وەڵاو چیژی ڕەوف خۆی سوتاندەوە بە زۆر بە مێرگیاندا و نازانم چی ئەویش سەعید هەڵگەڕایە وتی من مادەم وای لێ هات چیژی خۆم دەدەمە برازام وتم نەوەڵا من قبوڵ ناکەم من وعدەمە برای خۆم داوتی نەوەڵا یا بۆ برازای خۆمە یا دەیکوژم والله شتوا قبول ناکەم بەخوای فلانش قبول ناکەم دەبی لێ بوو لە دەوری سەرێ گەڕێ جۆ بگرە مادەم وای لێ هات تا ئەوان نەهاتوونەتە پێشەوە کار لە کانە ترازاوە ئێوە زوو وەرن بۆ داخواز ئەمە ئینشاءڵڵە سبەی هێوارەی دی دەباشە بە قوربان چاوەڕێتانەکە ئەم کوڕی دنیا بەسەر بە هاتەوە سعید وەرە بەخێر هاتیوە وەرە بەخێر هاتیوە عەلەیکوم السەلام وەڕەحمەتوڵڵاه بەخێر بێ باشی ساشی بەخێر بێ خۆش بێ دانیشن وەستە کابرا بۆ وا بە ساردی بەخێر هاتمیانەکەی بەخێر بێەوە زارشکەش بەخێر بێەوە سعید ئەوە لۆ جوابیان نادەیەوە سعید ئەوە خێرە و هاشانتان لەشانی یەک گیر کردیا لەو سەری گەڕەچە جێم لە دەنجینگۆیە تۆ حرامە برام نییە برازام نیەویدی ئەوجە براتە قابلە چییە خۆچێ ئەوە نییە ئەرێ سعید بۆ ئەندەمە ڕمۆتی بۆ قسەیە ناکەی ئەوە شێری وەڵای دەرێ مەڕە کاوێژێ دەکا ئەرێەوە تو لۆ تەربێتی ئەو کوڕی نادەی لۆ چی کردیە ئەتو دیتت لەو چ بنیشتی سعید کوڕەکەم چی وای بێ ئەدەمی نەکردیە بنیشتی دەتوی تەمەشاکە سەر و سکوتی پاشە چیش بێرەوە قەپاتم کرد سعید تو بەڕاست پێم برێ ئەم مۆزوع عشکەم جێ لێ بووە وەیە چیزەکەی خۆت دەدەیە برازات ئەوە ئەتو پێت گوتیا ئەو مۆزوع لەگە باسکە لەگە برات دەمزانی ئەو فرتەی شانتان پێکدادایە مۆزوعەکەت پێگوتیا برای خۆمە قسەی لە ناشارمەوە کچێ کەلامی خوای نییە ئەمن دەزانم ئەتو چ لە بنسەریە
ئەو لای مەکە ئەو ناکەم لە منداڵی وعدم داوەتێ لە منداڵی و وعداتی باشە چیژی منیان چیژی تووە وەڵی تۆ نییە بەتەنی منیشە لە من بووە هاوکانی نییە ئەوە مەکە نییە لە بری گوێت ئاگردن سعید ڕاو سعید بەتەمای لە پێشەمیش تادیدی بکەیت لێ بدەیت ئەرێ وەڵی ئەوە نییە بالعکسی منیشان دەکات ئەی لە باتیخیانی وەرگرتووم هاوکە ئەو چیژێکی و لۆمەیە و لۆمەیە تەواو هاوکانی فەرهاد ئەتو نییە دەمارم مەگرە خدا عالیمە ئەمە سندم خواردیا ئەو چیژە لە بۆ برازامە ئەگە ئەو سرە بە قەلمۆنە گۆرە چ برازات هەیە دەرێ گۆرە زویتی کورە هەی بۆزێ ئەتو یعنی دەتەوێت ئەمە چیژە خۆم بدەمە کوورێت و نەدەمە برازا خۆم ئەو هیچ ئەو لای نایە سعید ئەو چیژێت و لە بۆ کوڕی منە و تەواو ئەو دەبزانە یا ئەمن دەبم یا تو دەبی ئەمن بام حەسە کوورە بابسی مەلای کاکەن کاکە دانیشن چێوە دەچمانە کاکە دانیش کورە بڕۆ ئاو بچن کورە نیوە سیرواتان ڕێبی پشتان ئاوی پێشتان کەندەرامی و نەتانم گەڕێنەوە کورە ئەمن جارشکە کو خۆم تێکەنین بۆ دەکەم کورە ئەمن یاڵە خۆم دەکرد بمن بامە لە کۆرم بۆ مۆزە چنا دەچم بەختی چیژەکەش بۆچی بەختی خۆم ڕەش دەکەم چیژی دەدەمەم گۆ لۆمەچیمە سعید کچێ کۆچتا ئەتو چووی لە ماری بابت بینە بەردە دامەزراندیا وەحدت بەبێ من دایکە برات وەڵا چیژی دەدەمە کوڕت کچێ وەڵا نایدەمێ ئەمن ئەو چشەم دانا لە بۆ بەکرۆکەی برازام بەکرۆکە دەڵێ گورە والله شەکرت خوارد لەبەرەوەی کەوا چیژی من لەسەر لانکە بوو ئەمن وعدم داوەتە برام ئەو چیژە بە برازان بێت کچێ ئەمن هێشتا نەبوو وعدم دا کچێ ئەتوشم نەینابوو ئەمن جاعیرم دەبوو ئەگەر ژنمی نا چیژەکەم ببی دەدەمە کوڕێ سەدوی برام تازەش هەردەی دەمێ برازای من دەرێت گورە گوروەچی برازای تووە والله چیژی خۆمە و ئەمن مادی بوومە پێوەیە و ئەمن گەورەیەم کردووە و لە پشتی من هاتۆتە خوارە تۆ علاقە نییە بەسەر چیژی منەوە چیژی خۆمە دەدەمە برازای خۆمە توش بە خۆت سیم خۆ زۆرنا لێدا وەڵا لە پشتێ من هاتە خوارە چ برازات هەیە برازان دایم دەرێ قەوسوقە ڕاستە کرایە حەدی چێ بە کرۆکەی برازات بگاتە شێرۆی برازانەوە پێت بڵێم نای برازای من نێنی بە خراپە ها لەنایەک دەقەلۆت دانانیشتنەوە ماڵی کچێ تو خۆت دیتیا تەمەشاکە وەچی برازاکەت لەگە مۆدیلاتەرە چاودەوەندە لێ کردە پڕکرد کردە دەرمان و ها لێ خۆ سۆر کردیا خوا هەری نەگری یا خوا هەری نەگری ئەدی خوا ئەگە هەری نەگریتن ئەخوایە لە دەورم گەڕێە خوایە بیکەی بە قوربانم خدا هەردوو چاوت کۆرەکە ڕەبی قوربانی هەردوو چاوم بی خدا لە ناوت باتن خدا لە کۆرە من کاتەوە قەزام لە گیانە دەبێ یا ڕەبی خدا کۆرەی بکەیت وەبی ئەمە چیژێ خۆم بەمێر بدەم ئەو ئاگای لێ نەبیتن خدایە ئەو بە قوربانم بێ خدایە لاشەی بکەی لەو لاو نەگەمە سەری هەردوو چاوت کۆرەبی ڕەبی بێوەشت پۆشم کەی خدایە شەو قەبرت پێ بکەن وەشی دوعای لە من دەکەیت شنوکە بەڵێ بابا ئەوە لێ هاتم ئەوە مام تو بەکرۆکە هاتینە بەڵێ ماشەڵڵا ئەوە داچشتەر هاتو چویتی دەزانین چیا بەکر هاتی ئەمن ئەتوم دانایە لە بۆ بەکری برازام لەگە مامت شنو بسکە زانە چێ شنو چنیە دایە هیچ ئەتوانیا حەق لە قسەی داکت نەبێت داکت هەرچی گوتی هیچ بەجێ مەکە بەجێ بابی خۆت بکە ئەخ بابا بەکر یعنی لۆ چ هاتینە ئەوە ئەمن ئەتوم دایتەوان ئەتوم مێدی بە بەکری دەکەی بەکری ئامۆزات مەرێ بابا هیچ قسەی نەکەی ئەنەما ئەتو کەڕولاری تەماشا ئابزانە داکردنیا حیندەری شەیتان دێ و دەچی لە هیچ جێیەکی ناحوێتەوە ژانی گەتی ئەمن ئەتو دەدەمە برازای خۆم بە قورئان ڕۆحیشی پێدەرچی هەردەی دەمێ ئەوزت نییە هیچ ئاخ و ئۆف و هەراهۆرای نەکەی هەر یەکە پێ گوتی مامەستا هات هەر یەکە برێ بابم وی گوتی و ئەم مێدی پێ دەکەم بابا و مابەی پێناوی ناچیژم باشە ئەخە سوانم ها ئەوەچی تەمە هاتێ ژۆرێش تەمەشای بەکرۆکەت کرد قیسەوەکە ئەها پێی بگرژەوە ددانت دیار لۆی بەکرۆکە کەیفی هات ئەو ئەم ڕۆیشتم شناوە خەریکی چیرۆڵە هیچ دایە ئەوە چی دەگۆ بابت بابا ماتبوو نازانم قسەم لێ بە شارەوە باسی چ دەکرد ماڵی مامە ماتینێ لە بۆندا خوازین دەزانم ئاگام لێ ئەوزار تۆ چ دەڵێ حەزم لێ نییە شو بکەم قوربانت دەبم چیژێ خۆم ئەمن ئەتوندا نایە بۆ شێرۆی برازان دایەوە چی و قسانە ئەنگۆ دەکەن بابم لەلایەکی توش لەلایەکی لۆ چیژم لۆ شێرۆ ئەیبی چیە کوڕێکی جوان ناسک و نازدار بە دڵی خۆتە حەز ناکەم ئەمە هەشووی ناکەم دەزانی خارت فەرهاد چەند ئەتوی خۆش دەوێت دەزانی شێرۆ چەند قەدری تۆ دەزانی ڕێزی بۆ تۆ دانایە دەزانی چەند خۆشیان دەوێت وەڵڵاهی نازانم دایە ئەنگۆ نەوە دەکەن داکو بابلۆم لێ دەکەن ئەنگۆ چیژم
ئێمە مەسلحەتی تۆمان دەوێ ئەتوو بە قسەی بابت مەکە بە قسەی داچی خۆت کە بەخوا لە زێر دەتکێشن هەیە مسقالك زێر مسقالك ئەتوو واهات بەقسەی داکت کە زەرەر ناکەی باشە هەستەکچ مەستە چای بگەینێ باشە نازانم چ بکەم لە دەست داک و بابم بە زۆری بەمێردم دەدەن بڕم جێت لە بابی خۆت بی ئێستا مامەژم کە هاتە ژۆر یەکسەر پڕ دەستی ماچکە وچی مام تا چ دەکەی لاقی ماچ دەکەم کوڕە لاقی کودەی ماچکەی هێ ڕوور دەستی ماچکە دەست پڕ دەستی برێ مامە دەستت ماچ دەکەم سەدوی برام هیچ کارەکە نەبی دانیشە شتەکە بتجێبە بەڕاستە ئەرێ وەڵڵا بەکراستە دەستی مامی ماچکە دەستی ماچکە دەی کوڕی خۆم ئەی خوا سەلامت کارێ وەڵڵا نانا هیچ خەمن نەبیت گەلک مەمنونی نا وەڵڵا بەس ئەمن قیچۆکە گدرم سەخرەتە قیچۆکە لۆ خێر دڵخواز سعید بەخێرێن سەلامەت بی هەستە دەست مامەژم ماچکە نەکە دەرێم ئەوە چیزە چیژە من ڕازی نییە مێردی پێ بکات بە نەکرۆکێ بابا ڕازی کاکە ئەو سدەرن ڕازی براشنەوە سدەرێ دەرێ چیژەکەمان دەرێ لە شەکری پێخۆشترا مێر بە ئامۆزای خۆی خەوزەکەی پێخۆش ئامۆزای نییە سعید فەرمو سلام عليكم سعید كوي سلام عليكم سلام دەرە سەری گەڕە بەخێرات سەرچاو یا خۆ بەخێر بێ مام هەمزا خۆش بی سەلامەت بی سەرچاوم بێ كوي باشي حەکەم بێ بەخێر بێ مای خوای خۆش بی سەلامەت بی خۆش یاخوا بەخێر بێ کاکە گیان ڕەبی لە دەورێ گەڕێمارە وەڵا لە پرکت کەوی ماشەڵڵا تەماشای قەد و باڵایەکە چەند جوانە تەماشای کراسە مۆرەکە هەر لە خۆی دێ پرکت لە قوربانی دیوە دیوی بنێشت و بیارە وەڵڵا بانت دەبم ماشەڵڵا مارە خەزورێکی بێ چاوەڕووم هەنا حتا هێوارە دەریانکە کورە ڕویان هەقیمە هەندێنەوە دەزانم لۆ چاتینەوە تەماشا ئەوژنە بێ ئاقلێمی بە قوربانی جیوە جی بویشت بابا ها بە ئەو سەرژانە چی هاتیا کورە مارە خەزورانی مامتن کورە بێئەدەب تقية مالك خزواني كورة بوسبت ويناتني بيو مرتم لا تستغل كورة كنا من المام بس ده ليه مدى صدق إبراهيم ليه مدى تيك يا فقير هو أما ببرباب هو يعني صعوبات لك الصعوبات لك ده قال له ده ما وقت صعوبات ده صدق إبراهيم صعوبات لك دائما يقدر ما نقول ما عندش إلا صعوبتي يعقوب خير بإمام حمزة خير بالسلامة والله هالخير خير أو عزمني يكسر اسمنا موضوع كي دفرمو أو فراد قوتي أمن عزمني خدماتك لقى سعيدي نويكمو أما تيكرمينا خدماتي والله هو امام همزه موضوعك يعني او موضوع على يجب برايته او موضوع شيء خيرت زي اخوي قلتيها بس او انا لو خو لا ترقوس هل يعني كنت انا موضوعي لو دايت شيء تجي كي خو والله كاكا من تجيكم دعت برازاكم ايه تتكجن معايا خلاص بتشوت هم برايته والله بمزاني بقى بقى خدها هات مام همزة هیچ موضوعك نبرايتوا او شي خوار زي خوما هلو خوش معنا وين خوشكم بري والله لسر لان كبوا امن پیشکشی برازای خوم کردوا ئەو قسانە ناخوا قسەی پیاوانە نایژنان هیچ شتێکیش نەبرایتەوە کاچ خۆم دایکێمەوتەوە ئامۆزای خۆمە و خینی خۆم هەلۆمنا خینی منی سگرکای خۆمانە تا لە دەورێ گەڕێمارە وەڵا لە پرکت کەوی کتێ بەسکە کتێ هەستم زمانە ببرم بزانە کلیلیلی ئەوە لۆلۆ برازای خۆت کلیلیلی دەکەی لۆلۆ ئیمن ناکەی کو هەموو دەورەیاندا یەک تاقە چژمێ وەڵڵی هەر لە بۆ برازای خۆمە كل سعيد ناي خوابن كل كاشكم كنجن تجيب ميدان أوها خوافك أوهرا هوراي لوتشيا والله إذا أنا أتلا تشي نفرس بزارم بشير رازجا أمن قد بقى يشير رازي نعم تيجيشتن والله ما همزايز خود ما عندي مكايس أولاج مكا تشيجا بوي رازيا ببرازاي من رازيا والله يا أخي أمن سعيد أبي إلى جملة برسي تشي بزارم سيري تشي شنو ولا شي جمرة دورة شي جمرة شنو كا دورة ماما مزوتة تيجي شنو كوي خۆ سەلامەتی باشی ماما بسیارە لێ دەکەمەوە بەس بە بێتر جوام دەوە بڵێ ئەتو عەز لێ مێت بەچیانیان بکەیت بەبرازانی بەبرازان واللهی مام هەمزە ئەمن نەرازیمە مێر بە کوڕە مامم بکەم نەرازیمە مێر بە کوڕە خاڵم بکەم بەس نازانم داکم دەڵێ لە دەبێت مێرفەوەی بکەی و باریشم دەڵێ مێرفەوەی بکەی بە هیچ یەکیان ڕازی نیمە سعید
خۆ کەرنیمە چێژم شنۆ ئەدی ئەتو عەز لێ مێرد بە چێ بکەیت مام هەمزە ئەمن دەوێت بە دڵی خۆم مێردی بکەم ئاخر کەنجی باری ئەوەی ماچی لەسەر پشتی لاچێ بەمێر بدرێ کاچی خۆم تکاتان لێ یەکەم قەت ئەوەی نەکەن چیزی لەسەر پشتی لاچێ بەمێر بدرێن لەبەر ئەوەی چێ دەرێ ئەوە گەورە دەبی بە پیاوەکەی خۆی ڕازی دەبی یان کوڕەکە بەکسەکەی ڕازی دەبی ئەوەندە حەقیان هەیە لەسەر دایک و بابان ئەوەندەیان لێ مەخۆن لێ مەخۆن لێ مەخۆن هەبوو حی ملەوە سکولێن و سێ چارە سەدۆکەی دەکاتن کورە هەستە کورە هەستە کورە هەستە بابا منیش بیام کورە چێوە دێ کورم چێوە دێ تو بنو لە خۆت بنو ئەتو بنو وەڵام ماندیمە بابا ئێ بە ڕۆژێ ڕەش دەبی ای بابا منیش ئیکمالم دەخینم کورە هەستە کورە وەختی ئیکمالی ڕاوە چی پیاوەکەوا دەکەی ئەتو لە چێ ڕاوە چ ئەزرالی گەیشتە پشتە من کچ ئەتو چی شتێ ئەولادی خۆمەدەی بەمە ئیشە تو چاختێ لەسەر ئەگەر ئەولادی خۆت بیزەی بۆ ئەولادەش دەسووتێتن بەوەش دەسووتێتن لۆ هەردووکان نابێشە لۆ بستەمەرەوەی دەبێشی ئەرێ داوە چقی ڕەکردە دەرە مریشی لێگەڕە با قچێک بنوێن ئەوە سەدۆکە دەبا بنوویتنەوە ئەوە هەسووتا لە بەڕۆژێ ئەوە لۆ بسووتێ با بسووتێ هەردووچی پێکەوە ئیش بکەن لۆ چیە مستەمەرەوەی دەبێشێ والله من درم نا ئەوەی بەمە ئیشیالە کوڕە بە پێشم کۆ یاڵە دەی تووڕە مەکە خدا دەزانی لەرچ بچم ژنەشکە دەینم هەردووچان دەبە مەکە ژنەکەیت کە بەخێویان بکە ئەوەی بە جوانی بەخێوکە ئەوە نەبۆ ئیشێ اللهم صل على سيدنا محمد شي مێرد بە تۆ دەکاتن ئەمن نەبیتن بێدان خەوم دێ بەس بەس بینەوە دەگرتێتن وەرە بە پێشم بۆ لۆ ئیشێ دەی یالا بەجوانی ڕاستە بەجوانی دەیشێ جوانی چ هاتی عەلیرکوانە نووسە سەری بە بالی پێ سەدۆکەش کردیە ئەوزەوەش نەنووسێ لێرە سەدۆ فەرقی چییە فەرقی زۆرە بیفرۆشە ئەم بالی پێ سەدۆکەی ناکاتن بنو شتەکەت پێ دانا بەس بەداکم برێک کڕیان داقی ڕەقر وەس بە کچە زمان نەگەڕێ ها لەگەڵ قژە تو بەخەبەر ها دەبنو دەی بەداکم برێ شەربەتەکم لۆ بینێ ڕاوەستە وەرە بە پێشم بۆ وەرە دەی یاڵە دەی بەوشی یاڵە باشە دێم لە حوشەی بەجمینی باشە دێم نەمگۆ دێم ئەدی منە باشە لۆ ڕۆژەکە من نێم ڕۆژێک سەدەنێ هەردووکمان برانینە کورە ئەتو دەرزێنمەوە ناویشێ قەت ئیشی بەوی ناکەم لەرچێت و خۆ لە زرداشی نیمە من کورە سەرداشی چ وەرەیشێ دەی باشە ڕۆژێک ئەو بێ ڕۆژەکە باقی ئیکمالم دەمێ بخینم بابا ها با پێت برێم ئەوە بە تەمامە حەلە مەکتەبێت دەربینم لو سەبە ئەو هایە دەبی ئیشێ بکەی حتا دەمری ئیلا کاسبی سەدەنە تەلەبەیە نەچتە چی هەیە معدەلی خوای وەچی مریشکە کورکەی لۆ لە ژۆرێبی کورە براتە برات کورە توکە دەزانی ئەمن خۆشم دەوێتن ئەتو من لە بەم لێوینە دلۆمت خۆشادێ من ئەولادی تو نیمە کورە ئەتوش ئەولاد ئەتوشم خۆش دەوێ بەس ئەتو ئیشێ بکە ئیش خوا هەفتکە خوا باشی ئەو چ هەرە کورە تو دیتی تێت کورە وەرە لە کاسبی بکە لە بۆ ئەو ئەولادە باشە تو قەت ڕۆژە کاتی مسعەتەش ئەو خوازانە بکەی کاکە دووەک نایە لەگەر لۆ کاسبی ئەدی کا سەدۆ یەک کورە ئەوە منی لە بەم لێ سەدۆکەی نادەرێ ئیلا بلا تو ڕۆژەکەی بەئیشێ ڕۆژەکە ئەم بەئیشێ کورە ئەوە لۆ ئیشێ باشی لۆ ئیشێت و کارە هەموو ڕۆژە بێم بتبێشی هەموو ڕۆژ سەدەش وەچی ئاغەژنی لەبەر بەردەی نووسیە کورە سعید بەس ئیش بۆ مندارەی بکە فەرق و جودایان پێمەکە کاکە دوای کورە پەشیمان دەبێەوە ها کورە پەشیمان بوونەوەی چ عاری چ ناوەڵڵا ئەتو خارەکی خراپی ئەتوش دەتەوەچی من لە بەم لێ سەدۆکەی بنی هەمکانێک کاکە ئەمن لە زمانی خۆشی وەڵڵاهی دەمویست داچێوانە نێنم لە ڕچێت و هەمکانێت و لێم ناگەڕێ ئەمنەوەی برزێنمەوە ناویشێ دەکورە خارە بە قورعانم بردم معدل ئەمنی دەبداڵاتەیشێ ێ بابا ئەی هاوار ئیکمالم دەمێ بخینم سەدەش معدل وەچی ئاغەژنی لە پێشم بەردەی پادایەتەوە کا 200,000 مانگەکەی دیشت نەدایمە جارێ 200,000 چ کورە مانگەکەی لە ئیشێنت گۆ دوای دەدەمێت ئەویشت نەدایتەوە من کورە بە قورعان فلوسەکەت نادەمێ ئەو ڕۆدەمی 500 بلۆکت پێ سەفت کەم 500 بلۆک ئەوها نابی کاکە ئەوها نابی ئەتو ئەو لە مارێ دانایە وەڵە ئەوە گچکەیە ئەوە لە گچکەیش فەرق و جودایت پێ دەکەیت شمەشی جوان لۆی دەکڕی ئەوەش زیادات و مەمنونی کراسێ سەدۆکەی لە بەدەکەی کوراکە سعید ئەو هانێ کاکە دوای پەشیمان دەبێ و کورە دوای پەشیمانی داد نادا ها پێ پەشیمان دەمەوە ئەو زە تو عەقڵ لەسەر نەبی یا لە کورە براژ لە قەدریجان ئەو ڕۆستەینێ لە ماڵی خۆمان جۆم لە گارەگاری ئێوە بوو ئەو هاتو هاوارەتان لە چی بوو خوشکم تسلێ بشارمەوە گارەگار بە خۆت نازانی سعید ئەو سعیدە هەناوی منی بۆ گەنی کردیە لۆ چی دەوێت
ئەو دوو ئەولادەم نییە فەرق جوداییان لێ دەکەن ڕۆ فەرق جودایی چۆن یعنی ئەرێ وەڵڵا ئەبۆ 24 ساعت ئەبۆی دەباتە ئیشێ ئەبۆ بەخۆی دەخینی ئیکمال بووە دەڵێ بابە بە قوربانت دەبم لێم گەڕێ با بخینم دەیباتە ئیشێ سەدەشی کو دەبێتن لە ماڵێ کردیتە برا گەورە ناهێلیتن ئەو سدەیە بێتە دەرێ ئەتوو بنو ئەتوو ئیسراحەتکە ئەمیش قسەی دەکەم هەر لەسەر زمانم دەداتەوە دەڵێ نابێت و قسەی کەی ئەتوو حەقت پێدا نەبیتن ئەمنی کوشتی ئەو پیاوە ئای براژم جان ئێستا مام سەعید فەرق و جودایی لە بینی ئەو دوو کوڕی دەکات ئاخر ئەوە ئەنجامەکەی خراپە ئەوە لە ئێستاوە ئەو بابە فەرق و جودایی لە بینی ئەو دوو کوڕە بکات ئەو دوو برایە لە مستەقبەلا دەمدە دوژمنی یەک ئەرە دایە قەدۆ ئەو لە منۆندە ماندی ماندی کوڕم ئەرە وەڵا ئەو چییە وەڵا نازان وچی دەژن و ڕاست چاوم قەپات دەبی ئەوی چییە کوڕمەتی دەنووی خەونی هیچ دەبینی ئیش دەکەی ئەرە وەڵا لە خەونی ئیش دەکەی ئەرە وەڵای ڕۆژە بلۆکم دەششال ئیوێ لۆی ماندی یعنی خەونیوانە بینم هیچدی نە ئێ باش دایە پرسیارە بڵێ لە مێژ ناو لە چین لە مێژە نییە نییە لە ماڵ و نییە لە ماڵ شایدا لە ماڵ دەچوا لە ماڵ نییە لە ماڵ قەد نییەسەدم بابە ئەو دایەوەنیا ئەوە دایە جێلو دە باشە غەرەتم کرد دانی شەبزان چ بووەوە کچێ قەت قەدۆچێ قەت قەدۆچێ پیاوە کە دەڵێ ئەوڕۆ شتێکت لە بن سەری هەیە وەها بە زەوق و کەیفی دێژۆرێ لە بن سەرت شتێک هەیە بە کەیف و زەوقی دێژۆرێ کچێ ئەرێ وەڵڵاهی ئەوڕۆ وە دەزانم بە نوێتی هاتی مەسە دنیا ئەو خوای دایە لەوانەی بابم مێردی کردبی ئێرو لێم دەدەی ڕاوە بزانم دۆ نابی سەدۆکە عەزم لێ نیە لێت بدەم بەسەد وە دەکەی نیە لێت بدەم لێ نەمزانی ناتۆ بە ئەوە نازداری تووە لێی مەدە دەستت دوایت ئەوە دەبی بە دەستێ من قەرەو دەبی قەرەو بە خۆی دەزانین چەندم خۆش دەبێت دەزانم زۆر خۆش دەبێت لێدام 5 کیلۆم نەقوستان کرد ئەتە پێم بڵێ کا عەبوو هەبوو لەسەر ئیشەیە تقریبا چ نەبوو تقریبا 500-600 بلۆکێک مابوو گوتمە تو ئیش کە ئەمە دەستمەوە مارێ ئەمن ئەو ڕۆگەرە درم خۆشە چاوم کۆرەبی ئابێستە لە برسان دەمریتن زەمەکە فینگە فینگ لە برسان دەمری خۆم دەکرد لە دیار بلۆکان حیاتی لێ دەبڕ باشە بابە ئەوڵۆ لێ دەدەی باشە لێ دەی با بلۆکی بخواتن لەوێن چیە چ هاتوو برێ ئەوڕۆ لۆ دڵت خۆشە لۆ دڵت خۆشە ئەوڕۆ هەستان چووم ئەو خانی تازە تەواومان نەکردیا ئی بەدی ئی خۆمان بابە تەواومان کردیا وەکالەکم کرد لەسە ناوێ سەدۆکەی وەکالەکم لۆ سەدۆکەی کرد ئەمن فکرم کردەوە ئەمن بمرم غەدری لە سەدۆکەی دەکەن ئەیڕۆ چاوم کۆرەبی ئەو باشە باش نییە لۆ غەدری لێ دەکەن لۆ عەبۆی برای نیتی عەبۆ بەتەما عەبۆی بی پۆش وەڵا بابا عەبۆ پشتی دەگری کچێ چما عەبۆی بە برای خۆی دەزانی لۆ نازانی دەدەیەگەڕێن با پیاویش قسە چی بکە بابە ئەو باشە کوڕە باشە باش دۆ چ باشە ئەتوو دەزانی چە کوڕم ئەمن وەکالەم بەنایەت و کردیا ئەتوو لۆ خۆت ئەعادەتا لۆ خۆت بفرۆشی ئەو لۆ شتێکی نەکەم بابە ئەگەر مردم لۆ خۆت دەفرۆشی دەچێ ناوێ دادەنیشی ئەوە مرچێتوە ئەو لە ئەولای دەرینم سبەینیەکە لێت بخۆن دەزانی پیاوەکەمە تو غەدرێکی زۆر گەورەت کردیە ئەتو لۆ فەرق و جودایی مەعبێنی ئەو ئەولادانە دەکەی دوایە ئەتو عەبۆت بێبەری کردیا ئەوەش خانێکەش بەناوی وەت کردیا دەزانی لە میوەی بەهشتە بێ بەش دەبی کچێ هەستە باشە خێرە تو لەو دەمەی و ها لە من بوێ ئیمام و خەتیب هەستە نانێکمان و حەزم کە هەستە وەڵڵاهی ئەمن ئەو ئیشەم کردیا بەهشتی کامل لە بۆ خۆم حاصل دەکەم بابە میوەی باشتێ چییە؟ هەستە دەی هەستە نانەچە حازکە دەی باشە بزانە کوڕم ئەتو مێشتی خۆت بۆوانە مەشغول مەکە میوە چێوانە ئەتو حەقت نەبێ ئەمە شتەکەم لۆ کردی حتا مردنی پێ بەعسێەوە خوبی پیاوەکە باشتر نەبووی کچە سەبر دەبێت سوتا
تكليف دكتور ما ندبي فرمو خارة فرمو خارة السلام عليكم. عليكم السلام. بخير. صحيح. بابا كوبوي. كوبيتك حتى علينا كان كيديك. أبا خارة دنيا بطبط دكتوري يقدر من على قبوس أولا لو نسد حب ودرمان وناس عم تسوي ثاني. لا قلتي والله ناس عم دكتور دري على أساس. سالم ان شاء الله سعيد سالم ان شاء الله. بابا هسه بدنا مو دكتور اشكال. قرم لي مقري عمل خلاصه ابو او تشيا او خارمه خارم فراد بخير هذه كاسه بمشكاي يقولوا لك لنا ما اما هو تبدا تصدر شنو خاني دكم ايش مره وساوره مقاوله كاد بابا يقدم يازوني بمدا وتي بخوتو بابا الزغل ايش كرنينا هذه كعلق الصدم لك ابني بابرك ايش كنا من دري روي بديهش انا كنت مسدة مره هي جيشي هنا تبيني خارة تبيني صدمي اكل شيء دفل سينما اكل سعيد دري تسبتي اويد الدوليه وا بتسمرك برك ايلو بين او دايته ما دايتنا والله باب تسمرك زمرك ايلو سعيد سنة بيقول كل فرق جداي مكا او اولاد نازل تشيشا اسمك اهمالي كريو فريداي او اذا بدا يشي ودرت ساندوا او قسمه الذكاء او صدى لجوري نشتبوا لجوري قلت له هذا باب دبي لو بندانا الدنيا دورة انا بس هذه ما فر هذه سهلات بابا نخش سيدي بابا وتسفيت سلام لتكرديا والله امن حظن لقورانيا هسه بابا هسه برد دست لا بابا يا الله صبر راوت ولد تالي هاي او تسفر فريتي ورد ابو شو كره تلون ده اوي ربيديتو صدا فندي بس بين اي بابا لا تشيل لا سبين را كره من لا اوي قلنا مكتب عقارات اشتيوا صدق له والله قلت الخاني كيدا فلوس لو بابا دفروشي دفروشو اي خينا بفروشه بس بام وكاله بناي منك اي خينا بفروشه بس شرطه تشي باركي لنا خوشي بابم ددي والله هي ما قرطنا دبيني بابا جد ليه دري خانه كي دفروشم درم باركي لبابم ددي نخوشه دري فلسطين نادمي او تشي صدو بريم بريم كره قد حتى هر بريم قد تواو نابي پشیمانم والله پشیمانم كره داواج لهمو داكو بابان دكم قد وچي من نكم فرق جداي بكن باولادي خويا